بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەی میهرەبانتان لەبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان، بەرنامەی دوانگەی خەڵک دوانگەیەکە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، مینبەرێکە بۆ دواندنی ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەر تەوەرەکان و بابەتە گەرمەکانی هەفتە کە ئێوە دەتوانن لەم بەرنامەیەدا ئاراستەوخۆ پەیوەندی بکەن و سەرنج و تێبینی و ڕای خۆتان لەسەر ڕوودا و پێشاتە سیاسی و کۆمەڵاتیەکانی هەرێمی کوردستان لەم بەرنامەیەدا بخەنە ڕوو. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بۆچی زانانی ئاینی و مزگەوت دەکرێنە ئامانج. لا چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە هەرێمی کوردستان ئاڕوویاندا. دواتر کۆمەڵێک گرتن و کۆمەڵێک کاری ڕاوەدونان بە دوای مامۆستانی ئاینی وە بێسەر شوێنکردنی هەندێک لە مامۆستانی ئاینی لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە ڕوویدا. ئەمە وای کرد کە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە جۆرێک کاردانەوان هەبێت بەو جۆرەی کە دەسەڵات بخەنە ژێر پرسیارەوە ئاخۆ بۆچی بەم شێوەیە مامۆستانی ئاینی لە دوای ئەم ڕووداوانە بە تایبەت ڕووداوی هێرشکردنە سەر ئەنجومەنی پارێزگای هەولێر یاخود پارێزگای هەولێر لە شاری هەولێر کاتیایدا سێ هاوڵاتی کوژران دوای ئەوەی کە ئەم سێ کەسە کوژران لەلایەن ئاسایشی هەولێرەوە بە داعش لە قەڵەمدران، بەڵام دواتر زنجیرێک گرتن و ڕاوەدونانی مامۆستانی ئاینی بە تایبەت لە ناویاندا مامۆستا سەلیم شوشکەیی لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستی پێکرد. ئەمانە بە تایبەت وەکو لە ڕوونکردنەوەکەی بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی داهاتووە دەڵێن پێیان وایە لەم ماوەیدا کە خولی پەرلەمانی عێراق کۆتایی هاتووە بۆ پێی کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی عێراقن، لە ئێستادا کاتیەوە نهاتووە دانیشتنی داهاتووی پەرلەمانی عێراق جارێکی دیکە دەست پێ بکرێتەوە بۆی کە ئەوانەی کە دەرچوون کە پێشتر کاندید بوون جارێکی دیکە بستنەوە پەرلەمانی عێراقەوە. بۆیە ئەوان لەم ماوەیەدا کە حەسانەی یاسایی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارەکانی خولی پێشوو هەڵگیراوە دانەوێت تەسفێ حساباتی لەگەڵ بکەن بۆ پێی کە بەڕێزیان خوان لە بەیاننامەکەدا ئاماژەیان پێکردووە. بەڵام لە بەرامبەردا هێزەکانی ئاسایشی هەولێر یاخود بەڕێوەبەری گشتی ئاسایشی هەولێر ئاماژەی بۆ کردووە کە پەیوەندیان لەگەڵ گروپی تیرۆریستی داعشدا هەبووە. ئێمە دەمانەوێت لەسەر ئەم تەوەرەیە ئایا بۆچی زانانی ئاینی و مزگەوتەکان دەکرێنە ئامانج سەرنج و تێبینیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست وەربگرین لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە لە ژێرەوەی شاشەی پەیامەوە دەردەکەوێت. ئێوە دەتوانن پەیوەندی بکەن و سەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەر ئەم تەوەرەیە بڵێن. کۆمەڵێک هاوڵاتی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە لەسەر ئەم بابەتە. دەمەوێت ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکان بکەم. گوڵاڵە سلێمان دەڵێت چونکە نیەتیان ئەوەیە ڕاستی و حەقیقەتەکان نەهێڵن، واتە مەبەستی مامۆستانی ئاینیە کە نیەتیان ئەوەیە ڕاستی و حەقیقەتەکان بۆ خەڵکی ئاشکرا بکەن و دەسەڵاتیش نێتی ئەوان هەیە کە ڕاستی و حەقیقەتەکان نێڵن، بەڵکو تەنها ئەوانەی کە چاوەشەکارین و درۆن لە خازانجی خۆیان بە هاوڵاتیانی بگەن. کاروان سەباح دەڵێ وەکو ئاگادارن کۆمەڵگەی کوردی لە سەدا 98 موسڵمانە، مامۆستانی ئاینی ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر سەرجەم چین و توێژەکان، بۆیە هەر مامۆستایەکی ئاینی کە بەویست و ئیرادەی ئەوان هەڵس و کەوتی نەکرد دیارە ئەوان سنووری بۆ دادەنێن. بەڵێکێمان لەگەڵا شادمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو. السلام عليكم برادر. عليك السلام ورحمة الله. كاك شاد زۆر سپاس برادر ڕێزەکەم. وەڵایی بەداخەوە بۆ ئەو حزبی دەسەڵاتانە کە بوختانەکەم بۆ مامۆستانی ئاینی پیانەڵەن تیرۆریست و پیانەڵەن داعش و بۆ ئەوەی دزەکانیان کەشف نەبێت بە شەوی ڕۆژ نەوتی ئەو میلەتە ئەدرزن. ئەژدە ساڵە حکومەت نەبێت. کاک شاد هەر بەڕاستی ئەم جۆرە مامۆستا ئاینیانە بۆ پێی کە مامۆستایەکی دیکەی بەڕێزیش ئێستا وەک باز دەکرێت لە سجنە مامۆستا
مامۆستایەکی دیکەی بەڕێزیش وەک باز دەکرێت بە فیعلی ئەمانە تۆمەتی ئەوان لەسرە بە فیعلی ئەمانە ئەگەری ئەوەی هەیە کە پەیوەندیان بە گروپی تیرۆریستی داعشەوە هەبێت یاخود وەکو هاوڵاتیەک سەرنجی تۆ لەسەر ئەمەچیە پێت وایە ئەمە وەکو ئەم مامۆستایانە خۆیان ئاماژەی پێ دەکەن تەسفیە حسابات بێت لەگەڵیان؟ وەڵی برا بەڕێزەکەم من باوەڕ ناکەم ئەوانە داعش بن، من باوەڕ ناکەم ئەوانە داعش بن، ئەوانە ئامۆژگاری خەڵکیەکە نەک داعش بن. ئەوانە 24 ساعاتی خوا وەڵامی خەڵکیەکە ئەم مامۆستا بەڕێزانە. ئەبێ ڕێزیان لێ بگەین، ئەبێ گوربارانیان بکەین، نەک تاوانباریان بکەین. ئەوانە مرۆڤن، مامۆستایانی مرۆڤن، هەرچەندە ئەڵەشیانە بێ ئەڵەکانیان بپۆشی. ئای بۆچی بەم شێوەیە ڕوبەڕووی یاسا و بەم شێوەیە ڕوبەڕووی هێزەکان دەکرێنەوە؟ برا بەڕێزەکەمەوەی سرعاتیان بشکێنە، سرعاتیان نمێنێ. خۆیان ئەو دەسەڵاتانە سرعاتیان نەما بەدەنە مامۆستای ئاینی سرعاتیان نەنێنێ. کەواتە مەبەستی تۆ ئەوەیە کە بەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ مامۆستانی ئاینی بۆ لێدان لە سومعە و کەرامەتی ئەوانە؟ بەڵێ حتمەن برا بەڕێزەکەم بەڵێ. بەڵێ سپاس بۆ کاکشاد لە سلێمانی سپاس بۆ برا بەڕێزەکەم ئەوانە بە ئیسلامیە وێرن. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاکشاد لە سلێمانی. کاک عەبدوڵڵامان لەگەڵ لەکوێوە لەگەڵمانە کاک عەبدوڵڵا؟ زۆر باشە، هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کاک عەبدوڵڵا پەیوەندێکی پچڕا. دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی ئازیز و خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەسەر تەوری بەرنامەکە سەرنج و کۆمنتی خۆتان داناوە. کاروان سەباح دەڵە وەکو ئاگادارن کۆمەڵگەی کوردی لە سەدا 98 موسڵمانە. مامۆستای ئاینی ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر سەرجەم چین و توێژەکان. بۆیە مەبەستی ئەوەیە کە لێدان لە مامۆستایانی ئاینی لێدانە لە کۆمەڵگا. دابان خالی دەڵێ بەڕای من دەستی دەرەکی لە پشتە بۆ ناشرینکردنی مامۆستایان و تێکدانی شیرازەی ئەو میلەتە موسڵمانە خێر لە خۆ نەدیوە. کاک عەبدوڵڵا لە دهۆکەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا فەرموو. کاک عەبدوڵڵا عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. کاک عەبدوڵڵا کە گوێت لە دەنگی منە فەرموو بەڕێستان سەرنج و تێبینی چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڕاستی تێبینیمان ئەوەیە تەماشا دەکەین بۆچی زانایانی ئاینی گەوت دەکەین لە ئامان. هەر زانایانی ئاینی بوون خەڵکیان پێگەیاند، هەر زانایانی ئاینی بوون زان و باوکی ئەوانە پێگەیاند کە ئێستاکە تۆمەت دەبەخشنەوە بە ئیسلامیەکان. هەر مزگەوت بوو خەڵکی پێگەیاند، هەر مزگەوت بوو وای کردکەوە خەڵک لە بێئەخلاقی لە دێرگەلە خواردن هەروەها لەو هەموو تریاک و بینە و بەردەیی کە ئەوان تجارەت پێ دەکەن لە نەوت دزین و هەروەها چێ خەڵکی ڕاجی پێ ئێستاکەکەوە لەو نەبوونی و لەو نەهامەتی لەو دەستەریەکەوە خەڵک نەچێ ماڵ یەک برسێ، خەڵک نەچێ دزی لێگر بکە، خەڵک نەچێ ساڵان بکە، خەڵک نەچێ هەر مامۆستایانی ئاینی بوون وایان کردەوە خەڵکەکە سەبریان پێ بدەن وارۆ ئامۆژگاریان بکەن کەوا دەستبردن لە بۆ ماڵی خەڵکی حرامە. ئەوانە چیان نەکرد دەنگێ کۆتاشکیان کەسیدان دەنگ و وجدانی ئەو خەڵکەیان دەزی تا بۆیە ئەمە داواکارین بەڕاستی یعنی ئەوانە مجموعەیە کتێک بێ لەو برابەڕێزانی کەوا وەکمە متەسەری شوشکەی و ئەو برابەڕێزانی دیکە عەلی حەمەد ساڵح و هەروەها مامۆستا ئەوانی کە لەگەل مامۆستا عەلی حەمەد ساڵح بە زیاتر یعنی کۆمەڵگەیەک شتێکی وا تێک بێنن کەوا ئیجازی حزبی لەو دوو حزبە بستینەوە بەسە نەهامەتی یعنی بەسە بێزاری یعنی ئیجازی حزبیان لێ بستینەوە لەو وڵاتی هیچیان نەکرد ئەوانە 27 ساڵە خەڵک دەکوژن، خەڵک دەسەوسێنەوە، خەڵک سەردەبڕن، خەڵک چێ بوو معامەڵەی لەگەڵ داعش دەکرد دەوسەرەوەی کەوا نەفسیان بە هەرزان لێ دەکڕین پاشان دەیان فرۆشتەوە بەکاردێن. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە دهۆکەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاکیوا لە قەزای شارە زۆرەوە لەگەڵمانە. کاکیوا سڵاو لەبێت بەڕێستان فەرموون. سلام علیکم باشی برای بەڕێزم. عەلەیکە سەلام کاکیوا گیان فەرموون بەڕێستان چیتان هەیە؟
بەڵێ دەستخۆشی تەوەڕەگەر لێکەم زۆر سپاس. بەڕاستی دەستبردن بۆ پیاوانی ئاینی و مامۆسایانی ئاینی زۆر شتێکی ترسناک و ینی نامۆیە ئێمە دەسڵات ئەم شتانە بە غەڵەتەکە بەڕاستی ینی تۆمەت دروستکردن تۆ شتەکە پشڕاست نەبووەتەوە چۆن تاوانباری دەکەین هیچ بەڵگەیەکت لە بەردەسانیە من وەکو خۆم نە کۆمەڵی ئیسلامیم و نە کۆمەڵیشم بەڵام بە ویژدان وێڵێم ئەم شتە من بەڕەوای نازانم و بەڕاستی نازانم بۆ سەر مامۆسایانی ئاینی بۆ سەر هەر کەسێک تاکێک لە وڵاتە بەبێ تاوان بەبێ بەڵگە تۆ تاوانباریکەی من هیوادارم دەسات لە سەری خۆیان ئەمانە لە خواری خۆیان قبوڵ مەکەن بەڕاستی لە زەرری ئەو حیزب و ئەو کەسە شکێتەوە تۆمە دروستکردن نەروان هەروە شتێکی ئاسان نییە و ئەم شەیش راپۆرتەکەمان بینی لەسەر و برابەرزە کاکە حەمزە لە قەزای ئێمە لە قەزای شارەزور ئەو لێوە تۆ ئەڵێ ئەوە لە بەوەچێ نابێ بێ بەڵگە نابێ خۆما مناڵ بازار نییە بە قوربانت زۆر باشە کەواتە بەڕاست نەگەڕانی ئەم بابەتەی کاک حەمزە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەمە بەڕاستی گومانی ئەوەش دروست ناکە کە ئۆتۆمەتانەی کە بۆ بەشێک لە مامۆستانی دیکە هەڵبەستراون لە ناویاندا مامۆستا سەلیم شوشکەیی وە ئێساش کە مامۆستا ئیسماعیل سووسەیی کە دەڵێن لە سزنەوە دەست بەسەرکراوە ئەمانەش هەر تۆمەتی بێبنەما بن بە دڵنیایی و ئەوە خۆی دەلیلێکە بۆ ئەوە هەمومان لە کەنەخلەکانی ڕاگەیاندن لە کەناڵی جەنابتانەوە بینیمان بە دڵنیایی و ئەوە دەلیل لەوە کاکە هەموو تۆمەتەکان درش وەکوم تۆمەتەی کاک حەمزەوە بەڵێ سپاس بۆ کاک هیوا لە قەزای شارەزور سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان بەڕێزان کۆمەڵێک کۆمنتی دیکە ئاماژە پێ دەکەم دڵشاد عالی دەڵێ دەسەڵات دەیوێت مامۆستانی ئاینی پێویستی ئەو وتار بخوێنەوە و باشان و باڵی دەسەڵاتدا هەڵبدەن بەختیار ڕەشید دەڵێت دەیانەوێت هەموو ئەو قەیرانانەی کە دروستیان کردووە لە بیری هاوڵاتیانی بەرنەوە بەم سیناریوانە هاوڵاتیان بە خۆیانەوە مەشغوڵ بکەن کە دیارە ئەمەش یەکێکە لەو بابەتانەی کە حەقی خۆتی بە جددی قسەی لەسەر بکرێت بۆ پێی کە هاوڵاتیان لە چلەی گەرمادا لە چلەی وەرزی هاویندا کارەبانیە کە خۆی پێفێنێ بکەنەوە و ئاو وەکو پێویست نییە و لە ئێستاوە هاوڵاتیان مەترسێکی زۆر گەوران لەسرە بۆ پێی کە لە وەرزی هاوینەدا بەرمیلێکنەوت بە 130,000 دینارە دەڵێن ئەی دەبێت زستانەکەی لە کاتی وەرزی بەفر و بارانباریندا نرخی نەوت بگاتە چەند بۆیە هەموو ئەم گرفتانەی هاوڵاتیان کە ڕۆژانە بەدەستیەوە دەناڵێنن لە ناویاندا دەسەڵات هاوڵاتیان بەشێکیان سەرنجیان ئەوەیە کە دەیانەوێت ناوە هەرجارەوە بە جۆرێک سیناریۆیەک دروست بکەن بۆی کە هاوڵاتیانی پێ بخافڵێن و کاتەکە بڕوات و بخۆیان لە پۆست و قەسر و کولێرە و دەسەڵاتدا بمێننەوە محەممەد ڕەسوڵ دەڵێت بەڵێ بێگومان چونکە ئەوان ڕاستیەکان ئاشکرا دەکەن مەبەستی ئەوەیە بێگومان مامۆستایانی ئاینی بۆیە دەکرێنە ئامان چونکە ڕاستیەکان ئاشکرا دەکەن بۆ هاوڵاتیان و هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە ڕۆستام عوسمان دەڵێت لەبەرەوەی هەرکەس بەڕاستی پیاوی مزگەوت بوو لە کۆیلاتیە ڕزگاری دەبێت کۆیلەش نەبێت زاڵمیش نابێت کاک عەبدولستار لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک عەبدولستار فەرموو السلام عليكم والسلام ورحمة الله وبركاته عزيزي سڵاوی خوا لە بەڕێستان کاک عەبدولستار دەستمەشی بەرنامەکەتان یەکەم بەڕاستی دەربارەی تەوەرەکەتان ئەمێ چەند وتێکتان ئاراستەکەم دەربارەی ئەو تەوەرەی کەوا جەراتان داتانەوە بەڕاستی ئیمڕۆکە لەم وڵاتەی ئێمە ئەوەی قسەی حەق بڵێ بەڕاستی قسەی حەقش ڕەقە دینی هەر ئەوەی ئەوانی وا قسەی حەقەڵێن و ئەوانی وا ئاینی ئیسلام جێبەجێکەن و بەڕاستی ئەنەی ئامۆژگاری خەڵک بکەن لەم وڵاتی ئێمە جێ نابێتەوە ئەم وڵاتی ئێمە کەسانی ملچەوت و کەسانی ملخواریان ئەنێ لەبەر ئەوەیە هەرە دینی وڵاتەکە بەرەو گەردەڵی بەرەو لە ئارامی بەرەو ئەوە ئەچێکە ئەو لە ڕۆژ بەڕۆژ بەرەو هیلاکەت بە هیوادارم بەڕاستی ئێمە دەیگەڕێنەوە دەرەدەیەک بۆ خەتای خۆمان دەکەدێت ئێمە خۆمان لەناو خۆمان ئاساس بین و خزمەت یەکتری بکەین بە چاکی و بە ڕێکوپێکی و جۆرایەڵی قورئانی پیرۆز بین و لەگەڵ ئەوەشدا جۆرایەڵی مامۆستا پیرۆزەکانی پێم وانییە وڵاتەکەمان بەم ئاراستێ بەم ناڕێکیە بڕوا هیوادارم ئێمە
لغاتي قصي حق وغا قصي حق هيش كاتك كما لا خوش نبي يوروكا قصي حقكي هل هو وادري كساني ظالم كساني زوردات كبراتي دينية كان زندان كان ودينية كانت كوزنيان بزرتك يوادارم يما هيش كاتل دعاسي قصي حق هذا قرينه کاک عەبدولستار ئەوان داوای ئەوان کردووە کە ئەمە مەسائینە بەڕێزانە بێن بۆ دادگا یاخود دەستیان بەسەردا بگرن بۆی کە تەحقیق و وردەکاریان لەگەڵدا بکەن ئاخۆ ئەوان بەڕاستی پەیوەندیان بە داعشەوە یان نا بەڵام ئەم مامۆستا ئاینیانە بۆچی خۆیان تەسمیل ئەم هێزانە ناکەن ڕابردوویەکی باشیان نییە لەگەڵ ئەوان یاخود باوەڕیان بە دادگا و بە داد لە هەرێمی کوردستان نییە بله بلا عزيزم براسي يعني إنه لما راسي مع أواني وبدل عن النبي بديني تومتك بس بس يعني هو توشي زندان كان يعني كان أولي ما براسي داكاية عدالة مع نبي أو داكاية بطفانية بشوازك عدالة همو كسيك بيش شاوسي بكا همو كسيك بدات داكاية لكن يتوبت مع مصائعيني يا كساني بسلمان بديت داكاية كساني توفيتشو مش بشارك وكساني جندلش الدفاع يعني بكي وهذا ما لا حكمتك وحمانا براسي حكسي كلياسا ولا قانون دتشو بطواري او داد جاي كوا او خكانه داد جاي داد جاي كريك بها كان كمشد الاخوي جاي بالتسيا يكمشد عمل القران بكا بطوانيه داد جاي همو كسيك بكا نقدر داد جاي كساني بصمان بكا بالعمال الياسا دتشو اواني كالدفاع يعني بكي وهذا ما ياسا همو كاسيك لما ناطق يبدين كياسا وكوناتا كمان جي ارامي بي جي او بي همو كاسيك بي بحثيتو سپاس بۆ کاک عەبدولستار لە شاری کەرکووک و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک عەلی لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو. السلام عليكم برادر. عليك السلام ورحمة الله كاك علي. برستان سرنستان تشيا لسر توركا. جوانكم أم دسالاتا كبريتية لدسالاتي ملايي جلالي أمانة مجموعية خلشي دروزن هاتون حكمي ولادكن أمانة هاتون بوئي خلشي مسلمان لناو برنو أو خلشاني كفيوني تعرف يوان كناكن ياخد پیای او نابنه پیای اوان امانه زور لحزی بعض خطرتلو ان خلاترین بو مسئله اسلام امانه زور دورين لدين اسلام اوانيه من دنزيك ويا ناس من حصل فيش ما قبل من قال خويانا ازانم امانه شيانا بارايا امانه دولتين دوز من ديني اسلاما باوريان بشي شويه بالدين الاسلاميه اما نت انا ملاكان أما مصابر الزانا أما مصابر الزانا يعني حق بلين أماناني حق بلين أمانة يعني يشتغل بلين لصالحي لصلاتي أمدو بنا ماليه بيه أي ما مسايا تجاهر براسي دين دارجي والأخوار ترسي خيزنا كانت خواهي قولي لبرنجي أمانا دجمني دين وبرنامو إن خواهي قبرن كاكي أمانة فارو سروت ساماني كدوساني منالي هتي ومنالي أنفال ومنالي بيوجنو معاشي فرد فقير وجار أخوان من بلغون منا من شو يصل خدمتهم هي معاشهم بس ما نكلمهم جري معاش من الدنيا أمانة مجموعية خلقي سلبات ودروز وزنن أمهم كومبانيا وشركة لأوروبا هي ومع سباركانيا لا إن يساو تابون بجاشي تركيا كش قواتي باتيا كون هنا كش قواتي تركيا كون أكيد بكاكادا كاكاجان أمانة نزار مكان بەڵێ سپاس بۆ کاک عەلی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک شێروان لە کەڵەکەوە لەگەڵمانە کاک شێروان فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. راكم سبارت بختان بو زاناني آيني اوانا هر زاناكي آيني كبراسي شوين كوتوي برنامجي پیغمبر صلى الله عليه وسلم بنو راسي برين براسي اوانا دزمني اوانا داني بهر كوشي بي لناويان ببن بلان زاناني آيني راستقينا لناو دری خەڵکی کوردستانە هەر بەرز و گەورەن بەوانە سوگنا بن ئەو مامۆستایانە ئایا حەزە هەر مامۆستایەک بیتن
هەر یەکێک بەڕاستی شوێن کەوتی بەرنامەی ڕەسوڵ الله بیتن لە دلی خەرکی خۆشەویستە بە قسەی ئەولا قەت ناشێتەوە و ئەگە مامۆستایانی ئاینی تیرۆریست بن کەواتە کوردستان هەمووی تیرۆریستە چونکە کوردستان هەمووی لە دوو قسەی زانایانی ئاینی ڕاستەقینەیە. کاک شێروان ئەوەی کە دەرحەق بە هەندێک لە مامۆستانی ئاینی دەکرێت زیاتر لەلان ئەم هێزانەوە یاخود زیاتر لەلان حکوومەتەوە مەبەست لێدانی ئاینە یاخود ئەمە تەصفیەکی حساباتە لەگەڵ ئەم مامۆستا ئاینیانە ئەمە ململانەیەکی سیاسیە بەڕێستان هۆکارەکەی بۆچی دەژێڕنەوە؟ بێگومان ئەمە سیاسیە بێگومان یعنی چونکە ئەمە تەماشا دەکەین مامۆستا سەریم ششکەی لەولایە لە هەولێر یعنی بەلایەنی کەم هەر دوو خولە خۆی هەردەبژێری هەبە بێ حساب و سەوتی خۆی دێنیتن. زۆر باشە کەواتە هۆکارەکەی زۆر شەخصەیە لایەنی کۆمەڵی نییە بەڵام بەسەبارەت بە مامۆستا سەلیم شوشکەی سەوت دەداتە ئەم کاندیدا چونکە بەڕاستی مامۆستا سەلیم خۆشەویستی هەموو کوردستانە. زۆر باشە ئەی بۆچی ئەم مامۆستا ئاینیانە ئامادەنین بستنە بەردەم دادگا؟ ئاخر دادگای کردە دادگای چ برایەکەم لەم کوردستانە بەڵێ دادگا ئەو ڕۆناحەقی دەکاتە حەقی دەکاتە ناحەق. زۆر باشە کەواتە هۆکارەکەی ئەوەیە کە باوەڕیان بە دادگانیە ترسی ئەوان هەیە کە دادگا بە ناحەق بڕیاری کۆتایی بدا. سپاس بۆ کاک شێروان لە کاڵەکە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک فەرمان لە چەمچەماڵەوە لەگەڵما. کاک فەرمان فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بەڵێ فرازم وڵی ئەقی ئەمان کردیان هەموو کەسیەوەی شارەزادێ لە بواری چەکە لە هەشتێک ئەزان ئەمە سیناریۆیە هەر کەسێ بڕوا ئەگەر لەگەڵ هەر کەسێک ژاب شەڕی عەشایری بسووکی ژمێ کە ئەزیا بە نەعلەوە ناچێت ئەوان ئەگەر دەماچەیەکی پێ بووە دەماچەکە ئەگەر دەفیشەشی تیابێ بەرگەی یەک دەجاوای لێ بکات دەفیشەکەی پێ ناوێنێ ئەسڵەن ئەمە سیناریۆیە بوو بەس بۆی مامۆستا سەلیم وا لێ بکەن خۆیان بۆ باسی نەوتزین و نانبڕینی خەڵکو و داعش و ڕۆژنامە کوشتن و ڕۆژنامە ڕژە کوژن و دزیەکەن و بابەوە ناکەن داعشە خۆ چواش دوای کرد خوام نانبڕینەی خەڵک داعش ناخەڵکی نەبڕیا و پەڕی دژمنە تعدوستی شەردوو چەند بەرامبەر یەکتریە کوژن بەڵام ئەوەی ئەمانەی کە لە داعش خراپترن ناخەڵکە بڕن خەڵکە کوژن خەڵکە فرێنن فۆشتا هەزارە کەس گەنج نەم وڵاتەیە خۆیە کوژێت بۆ باسیەوە ناکە بۆ هەزار کەسێک کوچکەی خۆی فرۆشیە باسیەوە ناکە بۆ باسیەوە ناکە خەڵک ئامادە بۆ مناو خۆی بفرۆشێ پێشمەرگەی داماوە هەبووە شەکری لە جادیشی داوەتە مناڵەکەی بۆ بازەوە ناکە کوێرایەتیە بازەوانە بکات و لە ڕووی بینەران ئەنجا ئەمانە سینارۆ لە دوای سینارۆ ئەو کەسەیشی کە بزانێت لە دنیا تێ بگەی قەت باوەڕ بم تو حزبەی دەسەڵات ناکە ئەمانە هەموو شتێکن لەبەر مانەوەی خۆیان بۆ مانەوەی خۆیان ئامادەن هەموو کورد بە کوژدەن بۆ باسی خیانەتەکان ناکەن بۆ باسی خاک فرۆشتن ناکەن بۆ باسی جاشی تووشیان ناکە. سپاس بۆ کاک فەرمان لە چەمچەماڵەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان. کاک جافەر لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک جافەر فەرموون. مرحبا جیانەکەم. مرحبا لە بەڕێستان کاک جافەر فەرموون. حواڵتان خدا موفق بکە ئینشاءالله. سپاس. کە لە ڕێگەی مۆبایلەکە و جۆم لێبگری سپاس دەکەم. لە مامۆستایانی ئاینی ئیسلام هەیە. ئاینی ئیسلام ئاینێکی زۆر پیرۆز و زۆر مبارەکە بەس بەداخەوە سەد بەداخەوە من نازانم بۆ لەو گەفتانە ئەو خەرکانە پەروەردە دەکرێت کە دژی قەومیەت و دین و ئاینی خۆی بێ دژی ئەو گەنج و خوێن ڕێشتنی بە هەزاران ژن بێوەژن کا و بناڵ هێتیم کا و باشە مامۆستا دەبی پەیرەوی دینە پێشەوای دینە دەبی ئەو خەرکەی پەروەردەکە لە ڕێی قورئانەوە لە ڕێی قورئانەوە نەک خوێن ڕێشتن و قەتل و قیتاڵ ئەو مامۆستایانە چ عیلاقیان بە سیاسەتی دینی محەممەد وەیە با نوێژی خۆیان بکەن و پاک و خاوێن و ئۆمەتەکەی بە پاچی ڕابگرن و بچنە ناو مێشتی خەرک مێشتی خەرک بشۆنەوە بە دینی محەممەد بە قورئانە پیرۆزەکەی خوددا. بەڵێ
ئەخر بۆچی مناڵێکی گەنجی 16 ساڵی خان بدەی مێشتی پڕکەی بە نەحلەوە بچی حجمی محافەزەیەکی مەدەنی بکە کە خزمەت بە پارێزگای هەولێر دەکا هەولێری کردە بە هەشت. کاک جعفەر من پرسیارێک لە بەڕێزتان دەکەم یەکی 20 ساڵ خزمەت بکە بۆچی دەیکوژی؟ کاک جعفەر کە گوێ لە دەنگی منە من دەمەوێت پرسیارێک لە بەڕێزتان بکەم. کاک جعفەر گوێ لە دەنگی منە بەداخەوە کە پەیوەندەکەی بەڕێزیان پچڕا سەرنج و تێبینیەکانیان. کاک ئیبراهیم لە سەنگە سەرەوە لەگەڵمانە. کاک ئیبراهیم فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شلونی برا بەڕێزەکەم باشی؟ زۆر سپاس بۆ بەڕێزتان سەرنجتان لەسەر تەوەری بەرنامەکەت لەسەرەوەیە بۆچی زانایانی ئاینی و مزگەوت دەکرێنە ئامانج. بەڵێ زۆر باشە مە دیارەوە بۆ خۆی دیارە ئێستا ئەو برادێک کە پێشە من تەلەفۆنی کە جەحفەر لە هەولێرە و کاک جەحفەرە نازانم دەڵێ دەگوێی گای نووسووە. يعني پەیامی مزگەوت بۆ لە قورئان و سونەت لە شریعەتی ئیسلام زیاتر چی دیکە هەیە ئەو دەڵێ وەڵا کاکە دەبێ مامۆستایانی ئاینی خەڵک نوێژی خۆی بکە و بەس یعنی لە مزگەوتێدا دانیشت لە سووسی مزگەوت بەس نوێژ بکات و هیچی دیکەی نەوێت. جا باشە ئەگەر دین هەر نوێژ بێت حەدیسی جزوی قورئان بۆ چییە؟ ئەگە خۆ یەک جزوش باسی نوێژ ناکە یەک جزو باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج ناکە. ئەو سی جزوە باسی چی دەکات مەگەر باسی عەدالەت و دادگەری و قانون و یاسا و قورآن يعني شي قورآن يعني دستورێک ڕەشنووسێکە کە خوای گەورە نردووە بۆ سەر زەوی. کاک ئیبراهیم ببوورە کە قسەکان پێ دەبڕم لەم بابەتەکانی ژیانی ئینسان عەدالەت دەنوێنێ. ببوورە کە قسەکان پێ دەبڕم قسەکانت جوانە. بەس کاک جعفەر پێی وا بوو کە بەڵێ بە فیعلی ئەم کۆمەڵە گەنج هەرزەکارەی کە هێرشان کردە سەر پارێزگای هەولێر پەروەردەی دەستی مامۆستانی ئاینین. ئایا بە فیعلی مامۆستانی ئاینی ئەم جۆرە کەسە متەتەڕیف و زیادە ڕەوانە ئەوانەی کە زیاد پێ لێ دەنێن پەروەردە دەکەن؟ منیش هەروای تێگەشتم مەروا لێ حاڵی بووم بەڵام ئایا ئەوانە پەروەردە دەست مامۆستانی ئاینی بچنە سەر محافەزەی هەر سەر خوێنێک نەخێت. ئەوە هەموو میلەتی کورد لەوەی زۆر زۆر جوان تێدەگا کە ئەو مەوزوع وەکو ئەو برادەرەی پێشتر تەلەفۆنی کرد شەڕی منداڵێکیش بە نەعلەوە ناکرێت. شەڕی ناو کۆڵانێکی کە لە ناو منداڵ دەماچەی پێ دوو دەماچەی پێیە بۆ خۆ دوو دەماچە ئەگەر بێت و شەڕێکی محافەزەکە کابرا دەبێت جارێ پێشوەخت هەموو ئاعزای ئامادە من لە تەقینەوە خۆی ئامادەکە بۆ تەقینەوە ئەنجا دەبێت کلاشکۆفی پێبێ ئەنجا ئەو جار دەبێت پیشێکی زۆری پێبێگە بتوانێت دەوەدا مقاومە بکە ئاخر دەماچەیە خۆپیرش نەدەتوانی بیگری کاکە جەنەو پەڕیباتە پیشە 20 پیشێکی دەدابێت 20 پیشێک و 4 ساعت مقاومە ئاخرەوە ئەوە لەکی ئۆکتەی وەکو هاوڵاتیەک کاک ئیبراهیم حەقی خۆی نییە کە بەڵام ئەمن ئەوەندەی دەڵێم بەڕاستی مامۆستایانی ئاینی ئەوجارلەوە بەدواوە دەبێت زیاتر هەوڵی ئەوەی بدەن کەوا دینی ئیسلام چۆنە قورئان چۆن هاتووە پێغەمبەر فازڵ چۆنی وەرگتە لە خوای پەروەردگار ئاوا ئەوجار بە خەڵکی ڕاگەن ئەوانەی کە دەسترسێن لەوە پێشەوە ترساون زیاتر ئەوجار ئێتیمام بەوەی بدەن کە قورئان چۆنە ئاوا بە خەڵکی بڵێن. بەڵێ سپاس بۆ کاک ئیبراهیم لە سەنگە سەرەوە بە خەڵکی ڕاگەێنین. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەو شێوەیە بترسێن. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان. کاک دڵشاد دەمێکە لەسەر خەتە. کاک دڵشاد بەڕێستان فەرموون چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. حازم بن هندي قصة مثلا موضوعي أخيك براسي ما مفسرين شو شكي أو ده تيورز ياخد داعش أو هي حساسية بارتي ديمقراطي كردستان كومالي إسلامي براسي بو چونکە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردووە توانیوێتی بێتە بەرەی دژەگەندەڵیەوە بێتە بەرەی گەلەوە سەنگەری لە دوو حیزبی دەسەڵات گرتووە بۆیە بەڕاستی پارتیش بەمەیەگینا بۆ حیزبێکی دەناتێتە ئامانج بۆچی کۆمەڵی ئیسلامی و ئێمە لە سلێمانی و هەولێرین بەڕاستی ئەمە 4 ساڵی ئاخی بە تایبەتی ئەمسا ڕۆژ بە ڕۆژ ئەندام و لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی ڕوو لە زیادبوون الحەمدولە من خۆم پێشتر لەنگەری حیزبێکی تر بووم الحەمدولە ئێستا هاتوومەتەوە بۆ لای کۆمەڵی ئیسلامی بەڕاستی جار لە شاری سلێمانی ڕۆژ بە ڕۆژ ئەندام و لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی ڕوو لە زیادبوونە بۆیە حکوومەت تۆقیوە لە کۆمەڵی ئیسلامی. زۆر باشە تۆ وەکو وڵاتیەک پێت وایە کە ئەمە شەڕێک بێ کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دەکرێت یاخود بەشێک لەو بەڕێزانەی پێشتر پەیوەندیان کرد ئەمە شەڕێکە شەڕێکی فکریەوە دەسەڵات لەگەڵ ئاین و شوێنکەوتەی ئاینەکان و ئاینزاکان دەیکات ئەمە شەڕێکی سیاسی ئەمەی کە دەیبینین یاخود بە فیعلی
شەڕێکە هەندێک هێز یاخود ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە حکوومەتدا لە ڕێگەی حکوومەت و دەستگا ئەمنیەکانەوە لەگەڵ دین دەیکرد. مانا بە تەکید ئەمە سیناریۆیەک بوو کە پارتی دروستی کرد بۆی زەربەدا لە کۆمەڵی ئیسلامی، بەڵام خەڵکی کوردستان زۆر لەوە هۆشیارتر بووە کە پارتی چاوەڕێگە دڵنیا بن کۆمەڵی ئیسلامی بەم شتانە زەعیف نابێ یاخود بەم شتانە زەربەی بەرناکەوێت. بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. کاک هەندرێن لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک هەندرێن فەرموون. باش بۆ ڕێزم زۆر سپاس بۆ بەڕێستان. کۆشی بەرنامە بەشێ دەکەم. زۆر سپاس. ئەوە لە هەر شتێک ببی لە هەولێر ئەگەر بەدری ئەوە نەبی بەدری یانیەکانی ئەوە نێت دەرێت سیناریۆیە خێرا و مشکلەکەی کە ڕوودەدا لە ناوچەکەی دەرێن دەستی پارتی لەگەرە یەخۆ پارتی شانەت 16 ئۆکتۆبر شەد پارتی بوو. زۆر باش. لەهەن سەراب هەموو شتێک پارتی زۆر باش. شتێکتان لە لەگانی مەسعود بارزانی هەتا لاتان بەر لە سەرۆ چێرێم چێتان کاندید کرد لە سەرۆ چێرێم چێتان دەستنیشان کرد مامۆستا عەلی باپیر لۆ نایەتە پێش ئەگەر ڕاست دەکات لۆ نایەتە پێش. زۆر باشە. ڕاستی لە چێ مامۆستا لۆ نایەتە پێش خۆی کاندید. کاک هەندرێن بەڕێستان پێتان وایە کە ئەم ڕووداوەی سەر پارێزگاری هەولێر سیناریۆ بوو وەکو بەشێک لە وڵاتیانی زۆنی سەوز وای باز دەکەن؟ نەبووە لەبەرەوەی ئەو شەڕی داعشکاتە پێشایی ئەو 2018 لە 2018 هەر بەلعەلە کرا. کەواتە بەڕێستان پێتان وایە کە ڕووداوەکە واقعی بووە و هێرشێکی جددی کراوە. کاکە جێ لە شێوێ نییە بەس ئایا مامۆستا عەلی باپیر لۆ خۆی کاندید ناکات ئێستا بێدەنگە ئەگەر لە ئاژاوە مشکلی نەبی لۆ خۆی کاندید ناکات. کاک هەندرێن من دەمەوێت تەکید بم لە سەرنجی بەڕێستان کە پێتان وایە ئەم هێرشەی کرا سەر بینایی پارێزگا هێرشێکی واقعی بوو یاخود وەهمی بوو وەکو بەشێک لە وڵاتیان باسی دەکەن. ناکاتە لۆ ئەمیە ئەوڕۆ هەرکی دام دەستگایە ئاما دەبی لۆ مشتە شعالەتشکە ڕوو بدە لە کوردستانی دەشت لە ئەمریکا ڕوو بدە لە فەڕەنسا بەتەمای چیدۆ لە هەولێر ڕوو نەدا. کەواتە حەقی خۆی نییە ئەو هێزانەی کە پارێزگاریان لە بینایی پارێزگا کردوانەی کە دەوامی فەرمیان هەبووە لەوێ بەجددی لێکۆڵینەوان لەگەڵ بکرێت وە سزا بدرێن بۆ پێی کە سێ کەسی هەرزەکار بەناڵەوە بە تەنها دەماچەیەکەوە بینایەکی پارێزگای کاپیتال سیتی یعنی پارێزگا کە پایتەختی هەرێمی کوردستانە دەستگیر دەکەن و دەستی بەسەردا دەگرن حەقی خۆی نییە لێکۆڵینەوە لەگەڵ ئەم هێزانە بکرێت. چۆن دەکرێت بە تەنها سێ کەس لە کاتێکدا چەک و ئەسلحەیەکی وهان پێنە وەکو لە گرتە ڤیدیۆەکان دەردەکەوێت؟ ئەوە ئاسانترێ لەو کەسێکی ئیقناعی دەکات لەبەرێ مندارە مێ شەر ئەوەندە وەردەگری پێ دەرێ بڕۆ ئەوی شەی بکە و باشتی دەچێ باشتە نە تاکە ئەو شتانە ساقەی من زۆر باشن هەندە شان خراپە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک هەندرێن لە هەولێرەوە. سپاس بۆ سەرنجەکانت. کاک هەرێم لەگەڵمانە لەکوێوە کاک هەرێم؟ سڵاو لێبێ بەڕێستان فەرموون. کاک هەرێم بەڕێستان سەرنج و تێبینیتان پێش ئێستا مەسەڵەن برادەرێک قسەی کرد گوتی عەلا ئەساس دوسێ گوتی عەلا ئەساس دوسێ نەفەر بەنەعلەوە هاتنەوە بینای پارێزگا و دەمانجا پێ بوو یعنی ئاسایش شتەکان نەکرا و دوسێ نەفەرە مەسەڵەن بگرن ئێستا کابرا دوو ڕوومانای پێ ئەو ئاسایش شتە بشتە ژوورێ ئەی ڕوومانەی مەسەڵەن بەناو ئاسایش شتە بکەیت دەبێت شتێک کوو بڕۆزە مەسەڵەن یک نەفەر شەهید کرا دەبێت دە نەفەر بێنە شەهیدکە بە ڕوومانەی ئاخر ئەو شتەش نابی. زۆر باشە ئەم هێزانەی کە پارێزگاری لەم بینایە دەکەن دەبێت هێزێکی مدەڕەب بن و هێزێکی ڕاهێنراو بن و بەم شێوەیە بینایی پارێزگا کۆنتترۆل نەکەن. بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە لای بەشێک لە هاوڵاتیان. بەڵام ئەم کەسانەی کە هێرشەکان کردووە کاک هەرێم باز لەوە دەکرێت کە تەنها دەماچەیەکیان پێبووە. ئەمە جێگەی سەرنج نییە و هاوڵاتیان مافی خوانیە کە گومانیان بۆ دروست ببێت وەکو ئەم هاوڵاتی پێشتر باسی کرد تەنها هاوڵاتیانی پارێزگای سلێمانی پێیان واکەم سیناریۆیە و گەرنا هاوڵاتیانی دیکە بەشێکیان زۆر بەجددی وەریان گرتو ئەمە بە هێرشێکی تیرۆریستی دەزانن. ئەمە جگەی گومان نییە کە تەنها چەند هەرزەکارێک بە تەنها دەماچەیەکەوە بینایی پارێزگای هەولێر کۆنتترۆل بکەن. شتەکە زۆر ئاساییە مەسەڵەن ئەگەر دەواجێ پێویستمانەوە کەناڵی پەیامەوە مەسەڵەن
دوو گلاب تاخێنە مەسەڵەن کارمان دەکەن سچیان پێ ناکرێت هیچیان پێدا کرێن نا مەسەڵەن دەستمان ژوورێ خۆم حەشاردەم طبعا هەر کەسێک بێتە ژوورە دەبی گولێشی دەمەوە بەر بووە یعنی دەبی کابرا ئەو حاڵەتەنە دەبی کەمترین زیانی هەبی وانە مثلا هەر شەخصی بێت دەرگای ئەمنی بێت شەخصی بێت ئاسایشی پێشمەرگە بێت ئەو شتە عنی دوورە نازانم بەڵێ سپاس بۆ سەرنجەکەی بەڕێستان کاکەرێم لە هەولێرەوە سپاس بۆ سەرنجی بەڕێستان باوکی عەبدوڵڵا لە ڕانیەوە لەگەڵمەوە بزانم باوکی عەبدوڵڵا فەرموون دەستخۆشتانی دەکەم بۆ ئەو بەرنامەیە زۆر سپاس من هەندساوا لە پاشی دەکەم دەبووە دووتێ ئەو ئەتناوێدار چەکداری کردبان و گەڵاوی تاکی لە پێکردبان ئەو تێکەسانە هینابانی دەنا بۆی نەدەکەوت نەدەکەوەگە چەکداربان و گەڵاویان لە پێدابان بەڵای تووشی بە نەعلەوە هاتون و بە یەک دەماتەوە هاتون تاکی فاتی شەما بۆ ئێستا لەو ویشەی کردوێتی باوکی عەبدوڵڵا پێشتر کاک هەندرێن و دوای ئەویش کاک هەرێم ئاماژان بۆ کرد بەڵێمە شتێکی زۆر ئاساییە ئەوان چەکیان پێ بۆ بەڕوومانەوە هاتون و ئاساییە کە هێزەکان ڕابکەن لە دەستیان بۆ پێی کە ئەوان وەک خۆیان ئاماژان پێکرد کە مێشکیان شۆراوەتەوە و هیچ لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا ناکرێت بەڕاست ئەم جۆرە کەسانە ئەوەندە جێگەی مەترسین سێ گەنجی هەرزەکاری وەکو باز دەکرێت 16 ساڵان کە تەنها دەماچەیەکیان پێبوو بێت لەگەڵ چەند ڕوومانەیەک کە بینایەکی گەورەی وەکو پارێزگای هەولێر کۆنتڕۆڵ بکەن والله برای بەڕێزمەوە ئاسایەرێکم پاتی حەتوێیەکی بیەوێ دەیکات حەسی ناروێشی بیوێڕێشی وەکو ئەو تەقینەوەکەی بەردەمی ئەگەز و ئەندامەکان کردن ئەوش لەقسی ناروێ بوو بۆ دروستکردن برای من ئێستا بە خاڵک باخەشی هەولێر چاک بزانێ ئەگەر ئەو کەسانە لە دەعاشوە هاسانیان لە یەکەوە ئامادەکرابان خۆیان ئامادە دەکرد و سلاحی باشیان وێ دەبوو پێشتنی تەقینەوەیان لە خۆ دەبەست و ڕێژەوە ڕێژ دەکران و ئەوان دەکرێت لەلایەن بەڵێ باوکی عەبدوڵڵا لە ڕانیەوە کەسیان هینا و ناروێژە پێ دروستکردن بۆەوەی خەڵک کێواشە بکەن سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان سۆنیا خان لە سۆرانەوە لەگەڵمانە سۆنیا خان فەرموون السلام عليكم. عليك السلام ورحمة الله سونيا خان بەڕێستان سەرنج و تێبینیتان چیە لەسەر کۆی ئەمڕۆ داوانە ئەم هێرشانەی کە بۆ سەر مامۆستایانی ئاینی وە بۆ مزگەوت و بەگشتی ئەم ڕووداوانەی کە لە شاری هەولێر ڕوویاندا وەک هاوڵاتیەک چۆن ئەم ڕووداوانە هەڵدەسەنگێت؟ بەڵێ دەستخۆشی بەرنامەجانەکەتان لێ دەکەم بێگومان لەم سەردەمەدا هەر کەسێک قسەی حەق و ڕاست بکات ڕوبەڕووی کێشە و گرفت دەبێتەوە بۆ تەمەتبارکردنی مامۆستا سەلیم شوشکەی لەبەر ئەوەیە کە مامۆستا سەلیم شوشکەی هەڵوێستی جوانی هەبوو و هەڵوێستی باشی هەڵبوو و دیسان دەچێتەوە لە پەرلەمانی عێراقدا ئەمەش بۆ ئەوەیە کە ڕێک بکەون بۆ خۆیان بەشدار بن لە گەندەڵی و لە بیری خەڵکی ببەنەوە کە بۆ خۆیان چەند گەندەڵن چەند گەندەڵیان لە خەڵک کردووە بەرامبەر ئەم میلەتە هەزارە و بەڕای من ئەمە دەگەڕێنەوە بۆ سەربەندی هەڵبژاردنەکان کە هەموو کات تۆمەت دەبەنە هەموو کات تۆمەت دەبەخشنەوە بۆ ئەو لایەنانەی کە ڕەسمیان لێ دەگرن و ئەمەش نابێت سارمان بکاتەوە لەم ڕێڕەوە ڕاست و چاکە کە ینی ڕێڕەوەکە کە لەسەر ڕاستی درستی پێکاتوە و بیدارە پشتگیری خۆمان بۆ بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی دەردەبڕین و بێگومان دەزانین کە مامۆستا بێتاوانە و کەسی پاکە بۆ دڵنیاین کە ئێمەش ئەمەش وەکو سیناریۆکەی هەولێری لێدێ کە وتیان بانگەشەکارێکی هێرشی کردووە کە ئەمەش دوور بوو لە ڕاستی و قسە دروستکرد بوو و ئەمەش سپاس پێزانین بۆ میدیای کۆمەڵ دەکەم تا پەیامنێری بەتوانای کاریسەلان محەممەد کە سلماندی ئەم سیناریۆ دوورە لە ڕاستیەوە کەواتە بەڕێستان هۆکاری ئەمانە تەنها بۆ دەگەڕنەوە کە لە هەڵبژاردنەکان نزیک بووینەتەوە و هێزێکی دیاریکرا و دەیەوێت لێدان یاخود لە کۆمەڵی ئیسلامی بدات بۆی کە هاوڵاتیان متمانە بەم هێزە نەکەن و باگراوندێک و پەردەیەکی ڕەش بەسەر هێزێکی خۆماڵی ئیسلامی کوردیدا بدات بۆی کە هاوڵاتیان متمانەی پێنەکەن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان. بەڵێ بێگومان وایە یعنی کۆمەڵ ئیسلامی لەبەرەوە پاکە بۆیە خەڵک زیاتر لە سەردەمەدا حیزب بەسەڵاتدارەکان دەست بۆ کەسی پاک دەبن ینی تۆمەت دەبەخشنەوە بۆ کەسی پاک بۆیە بێگومان ئێمە دڵنیا دەبینەوە کە کۆمەڵ ئیسلامی دوورە لەم کارانە و مامۆستا سەلیم شوشکەی دوورە لەم کار و تۆمەتانە کە دەخرێتە پاڵ بەمانە سەرمان ناکاتەوە چونکە ئەوە
شەمزار و دوزاریان نیە هەموو کات ئەو تۆمەتانە دەبەخشنەوە هەم بە ئێمە نابعیزەکانی تریش دەبەخشنەوە بەڵام زیاتر کاریان کردوتە سەر کۆمەڵ ئیسلامی لەبەرەوەی هەڵوێستی جوانە و هەڵوێستی پیاوی مەردە ینی ئەمە دەگەڕێنەوە بەس بۆ هەڵبژاردنەکان کەسی پاک هیچ تۆمەت توشتیوان ناکرێتە سەر بەڵێ سپاس بۆ سۆنیا خان لە سۆرانەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک تەحسین لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک تەحسین فەرموون. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. تحسين نعم محسين. كاك محسين بورن فرمون. براجان والله من أوي دواي ما وصاني عينيه كده للآن فاتيو برأي من براسي أم سيناريو أنا كونا زوزو كون بو حق باتي بنابا بو سيناريو يتر أم سانا زوزو كون بو يعني تيجنا جا فاتي بسيمنالو بنالو أنا بمنالك حوصل بلي بروانا جا قال الجايتي شارك يوبو أولياء دعيرك أما تشيها والله تيرسنو تومت يرسل فنان ما وساجي عيني بريد يوك ما وسام سوشي كسيكي زوزو ناقار حتى من كسيجين لأن زماني كوماليان شيكوا بلام يزدانا زوزو رمتين أخوصا استوا برانبر سكومالا كريم كاك محسن پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزەی کە لەوێ دەسەڵاتە چ مەجبورە کە ئەمنیەتی پارێزگای هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە بە وەها جۆرە سیناریۆیەک و هاوڵاتیانی خۆی بتۆقێنێت ئەوان چ قازانجێک لەم جۆرە ئاڵۆزی و شێواوێدا دەکەن. ئەزانی چی بەڕێزەکەم ئەمان ئیستادیان لەوایە لەم سیناریۆ دروستکردنیانە ئەمانە فەسەلیان هێناوە فەسەلی سیاسیان هێناوە فەسەلی کۆمەڵایەتیان هێناوە فەسەلی ئیسانیان هێناوە فەسەلی ئیسلامیان هێناوە بەم سیناریۆانە یانێ خۆیان دێنە ناو کۆمەڵ و بڵێنەوە کاکە ئەگەر ئێمە نەبین ئێوە نابن ئێوە تیرۆریست دەدانخوا ئێوە دەعاز واساندویەکە ئێوە کاکە ئەوەتە ئێمە ئەمنێتی وڵاتەکەوە پارێزین لە کاتێکە سوال بۆ خۆی گەورە خەڵک خۆی چاکە ئەمنێت یانی من ئێستا خۆم شتێک ببینم خۆم تەلەفۆن و ئاساییەکە بۆ بەرپرسانەکەم بەڵام ئەمانە چونکە فەسەلیان هێناوە بەخۆی ئەوە هەموو سناریۆ دروست دەکەن بۆ مانەوەی خۆیان. وەڵێ سپاس بۆ کاک محسین لە سلێمانی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێزان دەمەوێت جارێکی دیکە مێژە بەو کۆمنتانە بکەم کە ئێوەی بەڕێز لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە لەسەر تەوەری بەرنامەکە گوڵاڵە سلێمان دەڵێت چونکە نیەتیان ئەوەیە ڕاستی و حەقیقەتەکان نەهێڵن. کاروان سەباح دەڵێ وەکو ئاگادارن کۆمەڵگەی کوردی لە سەدا 98 موسڵمانە مامۆستانی ئاینی ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر سەرجەم چین و توێژەکان بۆیە بەم جۆرە هێرشیان دەکرێتە سەر وە پەلامار دەدرێن. دابان خالی دەڵێ بەڕای من دەستی دەرەکی لە پشتە بۆ ناشرینکردنی مامۆستایان و هەروەها تێکدانی شیرازەی ئەو میلەتە موسڵمانە خێر لە خۆ نەدیوە. دڵشاد علی دەڵێ دەسەڵات دەیەوێت مامۆستانی ئاینی بەویستی ئەو وتار بخوێننەوە و بەشان و باڵی ئەودا هەڵبدەن. باختیار ڕەشی دەڵێت دەیانەوێت هەموو ئەو قەیرانانەی کە دروستیان کردووە لە بیری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەرنەوە. محەممەد ڕەسوڵ دەڵێت بەڵێ بێگومان چونکە ئەوان ڕاستیەکان ئاشکرا دەکەن. ڕۆستەم عوسمان دەڵێ لەبەرەوەی هەرکەس بەڕاستی پیاوی مزگەوت بوو لە کۆیلاتی ڕزگاری دەبێت و کۆی لێش نەبێت زاڵم نابێت. ڕەنجدەر حسێن دەڵێت لەبەرەوەی کە مامۆستانی ئاینی قسەی حەق دەکەن. سیروان ڕەحیمیش ئاماژە بۆ دەکات چونکە دەزانن دەڵێت چونکە دەزانن خەڵک شوێن قسەی مامۆستانی ئاینی دەکەون بۆیە بەم جۆرە هەڕەشان دەکەنە سەر وە ڕوبەڕووی دەستگیرکردنیان دەکەنەوە. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە ڕووداوێکی گرنگ بکەم کە هەمیشە دەسەڵات لە قۆناغا مێژوویە دوور و نزیک و ئێستا و هەروەها لە داهاتووشدا هەمیشە لەو گەلانەی کە باگراوندێکی ئاینی بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلامیانەیە هەمیشە ویستویانە دەسەڵات باهۆی ئەم باگراوەندە ئاینی کە ئەم گەلە هەیەی سوودی لێ ببین و سوود لە سۆزی ئاینی ئەوان ببینن بۆەوەی کە سەرنجیان بۆ لای خۆیان ڕابکێشن. بەڵێ چێمان لەگەڵە؟ مەستیخانمان لەگەڵە لە سلێمانیەوە. فەرموو مەستیخان. ئەلۆم کاتتان باش؟ زۆر سوپاس هەموو کاتێکتان باش.
دەستخۆشی بەرنامە و تەوارەکەتان لێکەم زۆر سپاس مەستی خان. بەڕێستان سەرنجتان چی بوو لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڵێ ڕاستی زۆرترین سەرنج خراوەتە ڕوو، زۆرترین قسە لەسەر کراوە هەر لە میدیاکانەوە هەتا تۆڕە کۆمەڵاتیەکان. ئەوەی عەقڵێکی سەلیمی هەبێ، ئەوەی کەمێک تێگەشتنی هەبێ، هیچی لە وڵاتەیە گوزەران بێ تێگات کە ئیتر ئەمە سیناریۆیە، ئەمە گاڵتەجاڕیە. بەڕاستی ئەو بێحورمەتی و ئەم هەموو سیناریۆ جۆرا جۆرەی کە لە وڵاتەیە ڕۆیە نازانم جاران ئەو تا فلیمی هندی، بەڵام لە سیناریۆ لە فلیمیش دەرچووە. من نازانم مامۆسای ئاینی توانێت تاکو تەرا کەم تەرخەمێکیان هەبوو بێ، بەڵام بەڕاستی ئەوەم مامۆسایانی ئاینی بوون کە لە ڕێگەی پەیامەکانیانەوە لە ڕێگەی خوتبەکانیانەوە هانی ئەو هەموو خەڵکیان یاوە کە فکرەی توندڕەوی هەیە، فکرەی نازانم هەزارەها فکرەی تر هەیە. دڵنیام ئەگەر کسەی مامۆسایانی ئاینی نەبوایە ئەو ڕێژەیە سەد هێندە زیاتر ئەبوو کە لە کوردستانەوە چوونە ناو ڕێگە توندڕەوەکانەوە. مەستی خان زۆر باشە، مامۆستایانی ئاینی بەم جۆرە ڕۆڵیان هەبووە لە کەمکردنەوەی ڕێژەی تەتەڕوفات و زیادەڕەوی لە دیندا لەلایەن هەندێک کەسانی توندڕەوەوە. بەڵام بۆچی بەم جۆرە لەلایەن دەسەڵات ناوە بەناوە هێرشیان دەکرێتە سەر وە ڕوبەڕووی دەستگیرکردن و پەلاماردان دەبنەوە، وەکو بەپێی زانیاریەکان لە ئێستادا مامۆستایەکی دیکەی ئاینی هەر بە تۆمەتی تیرۆر لە سزنەکانی ئاسایشی هەولێردایە. ئەوان لە کاتێکدا ڕۆڵیان هەبووە، ئەی بۆچی ڕوبەڕووی سزا دەکرێنەوە؟ بەڵێ هەڵێستی هەر حیزبێک ئەگەر بە دڵی حیزبی دەسەڵات نەبێت، ئەنی تەقەن لە کوردستان جۆرە دەیان زۆر سیناریۆ و گرتن و ڕفاندن و هەتا شەهیدکردن و کۆمەڵشتی بەدوایەت بۆ ئەو حیزبە لەلایەن ئەو حیزبەی لە دەسەڵاتایە. ڕوونتر بین پاتی دیموکراتی کوردستان یعنی سروشتی ئاوا هایە. ئەڵێ من ئەم سیناریۆیانە دروست ئەەکەم، هەندێک باوەڕ ئەکا و هەندێکیش نایکە، ئەوەشی کە ئەیکاتەوە یعنی نیوەی هەدەفەکەی ئەوی پێکەوە، یعنی بەم شێوە بیرەکاتەوە. یعنی من لەو ڕۆژەوە شۆکم لە بیرکردەوەیان ئایا سێنە و جەوان ئەکرێ بە جووتێن نعلەوە بە پێشچاوی ئەو هەموو کامێرای چاودێریەوە بینای پەرلەمان بگرن. یعنی ئەچێت عەقلی مناڵێکی مناڵە ئێمە مناڵێکی دە ساڵانمان هەیە لە ماڵەوە کاتێکە گوێ لێبوو ئێمە مشەمان باس کرد وتی ئەی باشە کەس نەبوو ئاگای لەم شوێنە بێت. ئەی چۆن ئەم تیرۆرستانە هاتن بە حسابی خۆیان ئەم تیرۆرستانەت لە کۆیەن؟ ئەی ئێمە بازگەمان نییە، ئەی ئێمە بە کۆمەڵێک فلتەرە داخلی وڵاتە نابن. ئەمە ناتێت عەقلی ئینسانێکەوە. سەبارەت بە مامۆستا سەلیم شوشکەیش من دڵنیام ئەو زۆر دوورە لەم فکرەوانە بە پێچەوانەوە کە ساعتێکی هەندێک جیاوازی هەیە هەر ئەمە ژوای کردووە کە بە دڵی پارتی نەبێت. یعنی ئەو سیناریۆی منە ناشرین بوو ئەو کاکە حەمزەی بچووکەی کە لە وێنەکە لە بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی ئەلەمێکی بەدەستەوەیە ئاشکرا بوو کە مەزین دووە ئەسڵەن هەولێریش نەبینی و ئاگای لە مەوضوع نییە و شتێکی زۆر زۆر ناشرین و قەباحەتە نازانم ینی بە چ زمانێک وەستی بکەیت هەچەند نیستم لە فەیسبووک لە شتێک بنووسم لەسەر ئەمە یعنی توانام نییە سیناریۆ تێپەڕیوە فلیم تێپەڕیوە پاشانیش ئەمە دەری ئەخات کە نەکبینێت پارێزگار کۆی ئینسانیەت و کۆی دام و دەستەکانی وڵاتە بەڕاستی بەدەستی کۆمەڵە خەڵکێکەوەی هەر کاتێک بیانەوێ کەن بە ئامانزی تر خۆ مەشتێکی ئاشکرایە. مەستیخان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان. کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک جوانەخان لە کەلارەوە لەگەڵمانە فەرموو جوانەخان. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشیە بەرنامەتان لێ یەکەم. زۆر سپاس. بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ وەڵا تەوەرمان لەسەرەوەیە کە بۆی سەلێم شوشکەوی ئەو تۆمەت و ساڵ دەست و شتانیان بۆ مامۆستا سەلیم کرد. مامۆستا سەلیم کەسێکی وانیەوە و تۆمەت و شتە خراپانە بە ناوی مامۆستا سەلیم وکەن. من لە کەلارەوە هەموو خەڵکی کەلار مامۆستا سەلیم شوشکەیان خۆشەوەڵێ ئەو شتانە دوورە لەوە بابەتەوە با بڕۆن کە ئەو زوڵمانە خۆیان یان کردووەی کاوەگەرمیانی و ئینی ئەو مەلایانەی کە نەحەق
کوشتیان شەوان دەیانەکردنە دەرەبا بڕۆن وە دوای ئەو تیرۆلانە بگەڕێن نەگوە دوای مامۆستا سەلیم سوسکەی وە دوای حەق بێژ و وە دوای ڕاستی و وە دوای قسەی حەق خۆی گەورە فەرمێ لە هەموو شوێنێ قسەی حەق بکەن لە قسەی لە حەق پەشیمان نەبنەوە بڕۆن سەیری ئەوانە بکەن نەک مامۆستا سەلیم سوسکەی دوورە لەو شتانەوە بڕۆن با حەقی ئەوانەی فرانکەنەوە هەموو دیزی و جێردەی و ئەو هەموو شتانە ئەکرێت لە ئەم کوردستانە بۆ بێ باوکە بێ خاوەنە هەموو شتێ ئەکرێت لەم کوردستانە نەک هەموو شتێ بکەنە ئەوانەی وا موسڵمان لەوانەیە کە دین حەقەخەن کە ئەو شتانیان بۆ هەڵبەستن. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ جوانەخان کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو. بەڕێزان ئەوە کۆی سەرنج و تێبینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە سەرجەم ناوچەکانەوە. بەشێکیان پێیان وایە کە بەفیعلی ئەمە سیناریۆ و سیناریۆیەکی زۆر لاواز بووە. هەندێک لە وڵاتیانی دیکەش دەڵێن ئەمە شتێکی یاسایی کە سیناریۆش نەبێت بۆ پێیکە لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان شەڕێکی قورسی لەگەڵ داعش کردووە مەکاردانەوەکانی ئەوان بێت. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەم کۆمەڵە هەرزەکاری کە هێرشەکان ئەنجامداوە هاوڵاتی کورد بوون و دانیشتووی هەرێمی کوردستان بوون و کۆمەڵێک پرسیاری جددی لەسەریان دروست بووە. تا بەیەگەیشتنەوە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک و لە سەرتەوەرەیەکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم.